لەیلا زانا پەیکی ئاشتی کوردان. İnsan haklarından ve temel hürriyetlerden yararlanması ülküsünden ve anayasal sadakattan ayrılmayacağıma. هەر کات رووسکاییەک لە هیوای ئاشتی دەرکەوێت ئەو بە هەموو بوونی ئامادە دەبێت و بەرگری لێ دەکات. ئەوە لەیلای کوردانە کە هیچ هەلێک لە چیز نادات بۆ دەستەبەرکردنی ئاشتی و دیموکراسی بۆ گەلەماندووەکەی بەدەست نەفرەتی شەڕەوە. لە میانەیەدا سیر نییە کە لەیلای پەیکی ئاشتی کوردان لەگەڵ دەستپێکی پرۆسەی ئاشتی کورد لەگەڵ دەوڵەتی تورک جارێکی دیکە دەرکەوتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا و لە پرۆسەی چەکدانانی ڕەمزی پۆلێک گەریلادا لەیلا زاناش هاوڵی وەفدی ئاشتی و دیموکراتی بوو بۆ هەرێمی کوردستان. لەم میانەیەشدا لەیلا زانا کاتێک کە لەلایەن نێچیروان بارزانیەوە پێشوازی لێ دەکرێت پێش ئەحمەد تورک و نێچیروان بارزانی دەکەوێت و دەڵێت ئەمە ماڵی خۆمە و من پێش دەکەوم. دیاردەیەکی دیکە کە لە سەردانەکەی لەیلای خاوەن ماڵی کوردستاندا بوو بە ترێندی میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەستماچکردنی لەیلا زانا بوو لەلایەن بافڵ تاڵەبانیەوە. پێشوازی گەرمی بافڵ تاڵەبانی لە لەیلا زانا و لە ئامێزگرتنی لەلایەن ئەو سەرکردە کوردەوە لای خەڵکی هەرێمی کوردستان گۆڕا بۆ حەماسەیەکی نەتەوەیی و کاردانەوەی بەرفراوانی لێکەوتەوە. بەم بۆنەوە بابزانین لەیلا زانا چێە و چ ڕۆڵێکی لە خەباتی بێوچانی کورد لە باکووری کوردستان هەبووە. لەیلا زانا لە 3 ئایاری ساڵی 1961 لە شارۆچکەی فارقینی نزیک ئامەد لەدایک بووە. لە ساڵی 1970 لە ئامەد بەشداری خۆپیشاندانێک دەکات لە بەردەم گرتوخانەی ئامەد و پاشان دەستگیر دەکرێت و چەندین جۆر ئەشکەنجەی لەسەر تاقی دەکرێتەوە. لەیلا زانا لە ساڵی 1991 وەک یەکەم ژنی کورد لە باکوور لەسەر لیستی پارتی ڕەنجی گەل توانی ببێتە ئەندام پەرلەمانی تورکیا. چەند ڕۆژێک پێش مەراسیمی سوێند خواردن وەک ئەندام پەرلەمان ڕۆژنامەنووسێکی تورک لی دەپرسێت کە ئایا هەست بە تورکبوونی خۆت دەکەیت؟ ئەویش لە وەڵامدا دەڵێت بێگومان نەخێر، دایکم یەک وشەی تورکی نازانێت. منیش لە بەردەم دەرگای زیندانەکانی تورکیا فێری تورکی بوو. من تا دوا هەناسە کوردم و گەلی تورکیشم خۆش دەوێت. هاوکات لە مەراسیمی سوێند خواردن لە پەرلەمانی تورکیا لەگەڵ 6 ئەندام پەرلەمانی دیکە بە زمانی کوردی سوێندی یاساییان خوارد. ئەوەش پەرلەمانتارە تورکەکانی تووڕە کرد. لەیلا زانا لە مەراسیمەکە داوتی سوێند بە برایەتی تورک و کوورد دەخۆم و ئەوەش هەڵایەکی گەورەی نایەوە. پۆلیسی تورکیا لە 4 ئازاری ساڵی 1994 چوە ناو پەرلەمانی تورکیا و هەریەک لە لەیلا زانا و خەتیب دیجلە و ئۆرهان دۆغان و سەلیم ساداکی دەستگیر کرد. دواتریش دادگای تورکیا سزای 15 ساڵ زیندانی بۆ هەریەک لەو 4 پەرلەمانتارە بڕیەوە. هەرچەندە دواتر لەیلا زانا تۆمەتەکانی ڕەت کردەوە وتی من بەرگریم لە برایەتی تورک و کورد و مافەکانی مرۆڤ و دیموکراسی کردووە. ساڵی 2021 دادگای مافی مرۆڤی ئەوروپا دەنجیدا بە هەڵوەشاندنەوەی سزای زیندانیکردنی ئەو 4 پەرلەمانتارە کووردە، بەڵام دادگای تورکیا دەنجی ئەم دادگایی بە فەرمی نەناساند. ساڵی 2004 لە ژێر فشاری دادگای ئەوروپا ئەو 4 پەرلەمانتارە پاش تێپەڕبوونی 10 ساڵ بەسەر زیندانیکردنیاندا ئازاد کران. لەیلا زانا لە ساڵی 2005 لەگەڵ هاوڕەکانی پارتی کۆمەڵگای دیموکراتیان دامەزراند، بەڵام پارتەکەیان لە ساڵی 2009 بە پاساوی پەیوەندی لەگەڵ پەکەکە داخرا. پاشان لەیلا زانا دەچێتە حیزبی هەدەپە و جارێکی دیکە دەبێتە ئەندام پەرلەمان. بەڵام لە ساڵی 2018 راپۆرتی لێسەندنەوەی مافی ئەندام پەرلەمانی تاوتوێ کرا و دەرەنجام جارێکی دیکە مافی پەرلەمانتاری لێسەندرایەوە. بەو شێوەیەش لە ماوەی 24 ساڵدا بۆ دووەم جار مافی پەرلەمانتاری لێسەندرایەوە. لەیلا زانا بەهۆی هەوڵەکانی بۆ چەسپاندنی دیموکراسی و پاراستنی مافەکانی کورد لە تورکیا تاوەکو ئێستا 6 خەڵاتی گرنگی جیهانی پێبەخشراوە. لە ساڵی 1995 لەلایەن یەکێتی ئەوروپاوە خەڵاتی ساخارۆفی پێبەخشرا، بەڵام بەهۆی بوونی لە زیندان نەیتوانی تاوەکو ساڵی 2004 ئەو خەڵاتە وەربگرێت. هەروەک لە ساڵی 1994 خەڵاتی ڕاکتۆی نەرویجی پێبەخشرا بۆ ئاشتی و لە ساڵی 1996 خەڵاتی ڤالدۆسی ئیتاڵی بۆ مافی مرۆڤ پێبەخشرا. لە ساڵی 1996 خەڵاتی ئاخینی ئەڵمانی بۆ ئازادی ڕادەربڕین پێبەخشرا و لە نێوان ساڵانی 1995 تا 1998 کاندید کرا بۆ وەرگرتنی خەڵاتی ئاشتی نۆبڵ. لە ساڵی 2008 خەڵاتی خوان ماریا باندریسی ئیسپانی پێبەخشرا و دواتریش لە شاری ڕۆمای ئیتالیا ڕەگەزنامەی فەخری ئەو وڵاتەی پێبەخشرا. قسەی کۆتایی ڤار دەیکات.